ناوەندی ڕۆشنبیری دکتۆر عیززەدین. دکتۆر عیززەدین مستەفا ڕەسوڵ ناوێکی دیاری دنیای ڕۆشنبیری کوردیە. کوڕی شاعیر و کەسایەتی بەناوبانگ مەلا مستەفای سەفوەت و کوڕزایی خواناسی سەردەمی خۆی حاجی شێخ ڕەزای دێلەژەیە. دکتۆر عیززەدین ساڵی 1934 لە شاری سلێمانی لەدایک بووە و هەموو قۆناغەکانی خوێندنی بڕی تا لە یەکێتی سۆڤێتی جاران دکتۆرای وەرگرت و پاش ساڵانێکی خزمەتی ئەدەب و ڕۆشنبیری کوردی پلەی پرۆفیسۆری وەرگرت. ئەمە کتێبە دانراوەکانی دکتۆر عیززەدینە لە سەر و هەشتا کتێبەوە کە تەئلیفی کردووە بە زمانی کوردی و عەرەبی و ئەم بابەتانە بابەتی ئەدەبین زۆربەی ئەدەبیە و تەرجومەی تایە و دیراساتە. دکتۆر عیززەدین مەشهورە بە دیراسات و بەڕاستی توانایەکی لە بنهاتوو و توانم بڵێم دکتۆر عیززەدین یەکێکە لە مەرجەعیاتی ئەدەب و ڕۆشنبیری کوردی و ئەم کتێبانەی کە هەیەی مەسا بۆ نمونە ئەمە کتێبی واقعیە فی الئەدەب الکوردی لەسەر بەمە دکتۆرای وەرگرتووەمە تێزی دکتۆراکەیەتی لە ئیتحاد سۆڤێتی ئەو کاتە. ئەمە کونجێک لە کوردستانی نوێە هەفتانە بابەتێکی نووسی بابەتەکان هەموو کۆکراوەتەوە بە ناوی کونجێک چکار خۆی لە کونجێکا شتێکی عەمودێکە گۆشەیەەکە شتێ نووسی. ئەمە ڕیالیزمی نوێ و ئەدەبیاتی کوردی بابەتێکی ڕەخنە ئامێزە کە دکتۆر عیززەدین باسی قوتابخانەی ڕیالیزمەکە لە ئەدەبی کوردیە. ڕیالیزمی نوێ و ئەدەبیاتی کوردی کە باسی شێخ نووری شێخ ساڵح و باسی ئەوانایەکە. ئەمە کتێبی مێژووی ئەدەبی کوردیە کە تا ئێستا دکتۆر عیززەدین دوو بەرجی لێ دەرکردووە بەداخەوە مردن بواری نەیە ئەژنە نازیوا بوو بە سلسیلە بە زنجیرە هەمووی بنووسێتەوە ئێتر ئەوە بوو نەخۆشی دەستی نابینی بۆی تەواو نەکرا کە بابەتێکە بەلامانەوە زۆر گرنگە. ئەمە بقەڵەم کوردی دکتۆر عیززەدین مستەفا ڕەسوڵ ئەوەی شایانی وتنە دکتۆر عیززەدین سەدان وتاری هەیە لە گۆڤار و ڕۆژنامە عەرەبی کوردەکانە هەندێکی بەنازناوە نووسیوێتی چونکە سەردەمی داپڵۆسین و حکومەتی بەغا و ئەمانە بووە بەنازناوە نووسیوێتی کە ئەتوانی بەمە بڵێ سەربازی نەناسراو لە بواری ئەدەب و فکر و ڕۆشنبیریە. ئێمە نیازی ئەومان هەیە کۆبەرهەم بکەن بۆ دکتۆر عیززەدین. ئەم کۆبەرهەمە ئەگەر ئەو بابەتانی کە نووسیوێتی لە گۆڤار و ڕۆژنامەکانەوە خەریکین ئیشتیاکەن ئێستا ئەتوانم بڵێم ئەچێتە 100 کتێب 100 کتێب بەرهەمی دکتۆر عیززەدین کە پێشکەشی کردووە بە نەتەوەی کورد و بە میلەتی کورد هەمووشی لە بواری ڕووناکبیری کوردی لە بواری دیراساتە لە بواری دیوانە لە بواری شەرحە. دکتۆر عیززەدین خاوەنی زیاد لە 90 کتێبە و دەیان خوێندکاری باڵای پێگەیاندووە. سەرنجام ڕۆژی 3 تشرینی یەکەمی 2019 کۆچی دوایی کرد. ئەمە نووسینی خۆی بووە. ئەمە کتێبی ئەحمەدی خانیە یەکێکە لە کتێبە گرنگەکان شاعرن و مفەکرن فەیلسوفن و متەسەوفن بە عەرەبی نووسیوەتی دکتۆر عیززەدین. طبعاً ئەوەی کە ئەمەیە بیڵێم لێرە کە زۆرم بەلاوە گرنگە دکتۆر عیززەدین توانیوێتی بەشێکی گرنگ لە ئەدەبی کوردی بناسێنێ بە عەرەبەکان. چکە تۆ ئەگەر هەر من بڵێ شاعری گەورەم هەیە و شاعیرەکە خەڵکی تر نەزانێت چییە هەر ئەبێ بە قسە. بەڵام دکتۆر عیززەدین بە کردار توانیوێتی ئەدەبی کوردی شعری کوردی شاعری کوردی بناسێنێ بە برا عەرەبەکانمان کە ئەمە ئەرکێکی گرنگە ڕۆڵێکی گرنگی بینیوە لە بوارە لەو بوارە و لایەزال داوا ئەکرێ عەرەبەکان داوامان لێکەن کە ئەگەر بمانێ ئێمە باشتر ئێوە بناسێن ئەبێ کتێبەکانمان بۆ تەرجمەکەن ئەبێ شاعرە گەورەکانمان پێ بناسێنن نووسەرە گەورەکانمان پێ بناسێنن. دیارە دکتۆر عیززەدین زۆر ناسراوە لای عەرەبەکان لە بواری ئەدەب و ڕووناکبیریە و ئەزانن ئاستی چەنە و ئێمە لە هەندێک کۆڕاکە دکتۆر عیززەدین بوو جەمال بابان بوو من بووم کە ئەچین بۆ بەغا داواتیانەکردین محازراتمان ئەوتەوە لەسەر گۆران مەسەلەن لەسەر شێخ نووری شێخ ساڵح لەسەر حەمە ساڵح دیلان بابەتمانەوت
ئیتر بابەتەکەی دکتۆر عیزەدین ئەوەنە دەوڵەمەند بوو عەرەبەکان ئەوەنە مۆعجەب بوون پێوی بەلایەنەوە سیر بوو مەسەلا شیعری جەواهیری بۆ خوێندنەوە بە فۆنێتیکەکەی خۆی جەواهیری کە ئەوانیان و ئێمەش کە عەرەبین ئەمە نازانین ئەمەی زانێ طبعاً دکتۆر عیزەدین یعنی خەرمانێک بوو بەڕاستی خەرمانێک بوو یعنی لە بن نەهاتوو ئەمە دیوانی شێخ عەبدولقادر گەیلانیە دکتۆر عیزەدین بە چاپی گەیاندووە مەلا مستەفای سەفوەتی باوکی بەڕەحمەت بێ لە فارسیەوە وەری گێڕاوە بۆ عەرەبی دکتۆر عیزەدین مقەدیمەی بۆ نووسیوەتەوە لەقەبی شێخ عەبدولقادر گەیلانی محیە موخۆی ئەسڵەکەی موحی ئەحیا یحیی موحی بەس کورد ناتوانێت بڵێ موحی ئەڵێ محی دوویاکە لە یەکەیابێ بە یای کراوە ئەوە شێخ عەبدولقادر گەیلانیە کە موهیمە لە فەوتان ڕزگاری کردووە دکتۆر عیزەدین ئەمە کتێبێکی تری هەیە دکتۆر عیزەدین ئەمە قەدریجانە لەسەر قەدریجان کە شتی نووسیوە لە قەدریجان شاعرێکی کورد بووە لە 1911 بۆ 1972 وفاتی کردووە دکتۆر عیزەدین لەسەر شێعرەکانی شتی نووسیوەتەوە ئەمە دیوانی شێعری کوردیە کۆمەڵە شاعری کورد شێعرەکانی کردوون بە عەرەبی بۆ ناساندنیان لای عەرەبەکان ئەمە کتێبی بەکر سدقیە بەکر سدقی کەسایەتیەکی گەورەی کورد بووە و کودەتایەکی کردو بەسەر نظامی ئەو کاتا بۆ بە سەرۆک وەزیران و لە دوایی لە مووسڵ عەرەبە ڕەگەزپەرستەکان کوشتیانە و بەڵام کەسایەتێکی بەتواناو لێهاتوو بووە دکتۆر عیزەدین زیندوی کردوێتەوە خستوێتە کتێبخانەی کوردیەوە ئەمە باسی بەکر سدقیەکە ئەم کتێبە ئەدەبی فۆڵکلۆری کوردی کە بابەتێکی زۆر گرنگە دکتۆر عیزەدین دیسانەوە بە عەرەبی نووسیوێتەوە بۆی عەرەبەکان ئەگەیان لە فۆڵکلۆری کوردی بێ و دوای ئەمە هەندێ کتێب دەرچوو کە بەراوردە لە بینی فۆڵکلۆری کوردی و فۆڵکلۆری عەرەبیە لە ژێر کاریگەری نووسینەکەی دکتۆر عیزەدینە ئەمە ئەدەبیاتی نوێی کوردیە دکتۆر عیزەدین هەر کتێبی خۆیەتی نووسیوێتەوە ئەمە دیراساتە کۆمەڵی دیراساتی ئەدەبیە بە عەرەبی نووسیوێتەوە بۆ عەرەبەکان یعنی ئەتوانی بڵێن دکتۆر عیزەدین یەکێکە لەوانەی کە مەدرسەیەکی وەرگێڕانە و مەدرسەیەکی دیراساتە بۆ ناساندنی ئەدەبی کوردی بە عەرەبەکان وەک وەفا و خزمەتێک بۆ ئەم نووسەرە گەورەی گەلەکەمان سەرمایەداری دیاری کوردستان فاروقی مەلا مستەفا کە برا بچووکی دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵە هەستا بە دروستکردنی ناوەندێکی ڕۆشنبیری بە ناوی دکتۆر عیزەدینی برا گەورەیەوە و ڕۆژی 3 تشرینی یەکەمی 2021 لە 2 ساڵەی کۆچی دوایی دکتۆر عیزەدیندا ناوەندەکە کرایەوە پیاوێکی نووسەر و کەسایەتێکی دیاری سلێمانی دکتۆر ڕەئوف عوسمان بەڕێوەبەری ئەم ناوەندەیە کە خۆشی خوێندکار و هاوڕێی نزیکی دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵە ئێرە ناوەندێکی ڕۆشنبیریە بەناوی ڕۆشنبیری ناوەندی ڕۆشنبیری دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ کاک فاروقی مەلا مستەفا دروستی کردووە و زیاتر بۆ ڕێزگرتنە لە هەوڵ و ماندووبوونی دکتۆر عیزەدین و کۆمەڵی ڕووناکبیری تر کاک شێرکۆبێکاس و عەبدوڵڵا گۆران و کاک محەممەد مەلاکەریم کە ئەوانە بەڕاستی ئەتوانی بڵێ لوتکە دیارەکانی ڕووناکبیری و ئەدەبی کوردین و کاک فاروق ئەهەمێتی زۆری پێیاوە و ئەم شوێنە شوێنێکی خزمەتگوزاریە و بەرهەمێنان نییە و زیاتر سوودەکەی بۆ خەڵق و بۆ خوێندکار و بۆ فئەی ڕووناکبیر و ئەدیب و نووسەرانە و ڕۆژانە چەندان خەڵق هامشۆمان ئەکەن بە دوای کتێب و سەرچەوا ئەگەڕێن بە تایبەتی ئەوانەی خوێندنی باڵا جگەلەوە هۆڵێکمان هەیە ئەو هۆڵە ڕۆژانە
چەندان خوێندکاری خوێندنی باڵا و بەکالۆریۆس و ئەوانەیەن لێرە سەعیەکەن خۆیان ئامادەکەن بۆ تاقیکردنەوە و هەموو پێداویستێکمان بۆ تەمین کردوون بە تایبەتی ئەنتەرنێت کە سوودی لێ ئەبینن و هەر کاتێکی سیمینارێکمان هەبێ هەر لەو هۆڵا جێگەی نزیکەی 100 کەسێک تیا بێتەوە وە کاکفارۆ خۆی هەموو جارێڵێ ئەوەندەی دڵم بەم شوێنە خۆشە زیاد لە هەموو پرۆژە و زیاد لە هەموو شوێنەکان چکە ئەمە شوێنێکی ڕووناکبیری خزمەتگوزاریە و ئەمێنێتەوە بۆ مێژوو و بەڕاستی و لاپەڕەکانی مێژوو ئەوانە ئەگرێتە خۆی کە خزمەتی ئەدەب و ڕووناکبیریەکان. ناوەندی ڕۆشنبیری دکتۆر عەزەدین بە عەرەبی مەرکەز سەقافیە دکتۆر عەزەدین مستەفا ڕەسوڵ ئەم ناوەندە لە ساڵی 2021دا کرایەوە تەبەن لەوە پێش خۆی بە ناوی دکتۆر عەزەدین مستەفا ڕەسوڵ و دکتۆر عەزەدین لە ساڵی 2019دا وەفاتی کرد. لە دوای ئەو بەڕێز کاک فاروقی مەلا مستەفا وەک خەڵکێک کاتوانم دوو ڕووی ئەمیشە پیشاندەم لای کاک فاروق یەکەم ئەکە خۆی خەلفەتێکی سەقافی گەورەی هەیە هەم خۆی هەمی بلە ماڵەکەی دوو هەم برای بچووکی دکتۆر عەزەدین مستەفا ڕەسوڵە وەک ئەرکێکی هەم نیشتیمانی هەم ئەخلاقی هەم بنەماڵی هەسا بە دامەزراندنی ئێرە. ئەمما ناوی ناوەندی ڕۆشنبیری دکتۆر عەزەدینە لە ساڵی 2021 کرایەوە. دکتۆر عەزەدین لە ژیانی دیراسیە ئیشرافی کۆمەڵێک نامەی ماستەر و دکتۆرای کردووە بۆ خوێندکارەکانی و جگە لەوە زۆر جار ئەندامی مناقیش بووە بۆ نامەی ماستەر و دکتۆراکان زیاتر لە بواری ئەدەب و ئەوانە تەنانەت یەکەم دکتۆر بە کە توانیوێتی ئیشرافی دیراساتی کوردیش بکە و عەرەبیش بکە هەردووچیشکە لە هەردووچیا شارەزاییەکی زۆری هەبووە و ئەو ئەم نامانە کە هەیە لێرە ئەمانە هەمووی نامەی ماستەر و دکتۆرایە و ئەهەمیەتی ئەمانە چییە؟ هەموو نامەیەک ممکنە سەدان سەرچاوی تیابێ هەر کەسێکتر بێت کە بێ بابەتێ بنووسێ دراسەیە بکە سەیری ئەو سەرچاوانە بکە ئەگا بە زۆر ئەنجام لەبەرەوە ئەمانە ئەم نامانە ئەهەمیەتێکی تایبەتی خۆی هەیە و ئەتوانی بڵێ ئەم نامانە بەشێکە لە مێژووی خوێندنی باڵای کوردستان بەشێکە لە مێژووی خوێندنی باڵای کوردستان چونکە زۆربەی هی جامعاتی یا سلێمانیە یا هەولێرە یا تەنانەتی بەغاشی تایە هی زۆر شوێنی تری تایە مثلا بۆ نمونە ئەمە نامەی منە کە ئیشرافی کردم بە ڕەحمەت بێ دکتۆر عەزەدین لەسەر شێخ معرفی نۆدێ لەسەر بەلاغەی شێخ معرفی نۆدێ کە بابەتێکی گرنگە علمی بەلاغا دایمە پیان و تۆ 12 علم علمی 12هەمین هەی شەوتۆتی علمی 13هەمین علمی بەلاغەیە بابەتێکی گرنگی شێخ معرفی نۆدێ بە ڕەحمەت بێ دکتۆر عەزەدین مشریفم بۆ لەمە یاری من تا ئێستا شانازیشی پێوەکەم کە دکتۆر عەزەدین ئیشرافی ئەم نامەیە کردوم و بە پلەی نایاب بۆرگیراوە کاتی خۆی لە زانکۆی سلێمانی و ئیتر ئەمانی تر لەسەر هەموو شاعیرەکان لەسەر نووسەرەکان لەسەر ئەدیبەکان ئەمانە هەمووی ئەو بابەتە گرنگانەیە کە زۆر ئەهەمیەتی هەیە و خوێندکار و ئەوانەی کە داری سندراسەکەن توان سوودی زۆری لێبێنن ئەوانەی سەرەوە پڕۆتۆکۆلەکانی پەرلەمانی کوردستانن هەرچی کۆبوونەوەکان بڕیارەکان ڕۆژەکانی ئەوانەی کێ قسەی کردووە کێ تەعلیقیەوە کێ شەرحی بابەتەکانی کردووە هەمووی تایە کە ئەوە ئەهەمیەتێکی تاریخی خۆی هەیە. ئەم ناوەندە سەرجەم ئەرشیفی بەرهەم و دەستنووس و کتێبخانە و کەلوپەلەکانی دکتۆر عیززەدینی لەخۆ گرتووە بەدەر لەوەش کۆمەڵێک کتێب و ڕۆژنامە و گۆڤاری تری بۆ زیاد کراوە. ژمارە کتێبەکانمان لە سەر و 12,000 کتێبەوەیە بە زمانەکانی کوردی، عەرەبی، فارسی،
ئینگلیزی هەمووی هەمانە وە کۆمەڵێکی زۆر قاموسمان هەیە فەرهەنگمان هەیە فەرهەنگەکان فەرهەنگی کوردی عەرەبی عەرەبی کوردی کوردی فارسی کوردی ئەڵمانی ئەڵمانی کوردی کە ئەمانە ئەهەمیەتی خۆی هەیە جگە لەوە کتێبەکان بواری شعر بواری ڕۆمان بواری دیراسات و لێ کۆڵینەوە لە هەموو بوارەکانە کتێبمان هەیە و ئەم کتێبانە بە نظامی دیوی ئەمریکی هەموویمان تەسنیف بەش کردووە و خستمانتە سەر کۆمپیوتەر و هەر کەسێکێت ئەگە کتێبێکی بوێ کتێبەکە دەزانێت بە کۆمپیوتەرە ناوەکەی نووسی ئەمە یەکسەر پێڵێن ژمارە و ڕقەمی کتێبەکەی بۆ دەرێنین کە ئەمە بڵێن تازەترین سیستمی ڕێکخستنی مەکتەباتە لە عالەمە. گۆڤاری کاروانمانەیە گۆڤاری بەیانمانەیە ڕۆشنبیری نوێمانەیە ڕەنگینمانەیە زارمێردمانەیە ئایندەمانەیە واتامانەیە ئەوەی بیرم بێ مەمانەیە هەمیشیان تەکمیلەن ئەوە نیە بڵێن ژین و ژیان نا ئەومان هەیە بەڵام بەکەمی من باز لەوانەکەم کە تەکمیلەن لە کۆر ئەوڵۆ تا کۆتایی هەمانە سا بەشێک لەوانەی کە بە سوپاس و کاک فاروقی ملا مستەفا بۆ دەوڵەمەندکردنی ئەو لایەنە یارمەتی داین بەوەی کە ئەرشیفێ بکرێنەوە بۆ شای پێ بڕکەینەوە ئێستا کوردستانی نوێ لەم تازانە با بڵێن هاوڵاتی با بڵێن ڕوودا و باس ڕۆژنامە هەموو ئەمانەمان بتەسەسول تەسەوڕم وایە ئەوانش نەقسێکی وایان نەبێت زۆری نان هەموویمان هەبێت. ئێمە کۆمەڵێ دەستنووسمان هەیە ئەم دەستنووسانە زۆربەی ماڵی خوا لێ خۆش بوو حاجی مەلا مستەفای سەفۆتە و ئەو دەستنووسانە هەندێکی حاجی کاک ئەحمەدی شێخی تایە هەندێکی شێخ مارفی نۆدەی تایە هەندێکی دەستنووسی مەولانا خالیدی نەقشبەندی خۆی و مۆرەکەی تایە هەندێکی تری کۆمەڵێک کتێبە ئەو کتێبانە بەشێکی تەفسیری قورئانە هی مەلا مستەفای سەفۆت بەڕەحمەت بێ کە هیچێکە لە موفەسیرە باشەکان و ماستەری تێ هاتووە دکتۆر عیزەدین خۆی ئیشرافی دکتۆر عەباسی کردووە و دیوانی شعری تایە و مامۆستا مەلا مستەفا طبعاً من باسی مەکتەبەکەی ئەوەکەم لە پێشە مەکتەبەیەکی عامرە یعنی ئاوەدانە بە کۆمەڵێکی زۆر کتێبی فقهی کتێبی شەرعی کتێبی ئەدەبی تەنانەت ئەمانە کۆمەڵێ دەستنووسە تەنانەت من خۆم هەندێک دەستنووسی ماڵی باوکم 4-5 دەستنووسی زۆر بە نرخ خێناومە بۆ ئێرە بۆی کە لێرە بێت لە مستەقبەلە خەڵکێک تەحقیقیەکە خەڵکێک دەیخوێنێتەوە ئیسفادەی لێەکە هێناومانە بۆ ئێرە و دەستنووس ئەهەمیەتێکی تایبەتی خۆی هەیە دەستنووس باسی مێژووە خۆی لە خۆیان مێژووە مێژووی نووسینەوەی کتێبە لە کوردستانە کە کوردستان چەند ئێتیمامی زاناکانمان مەلاکانمان چەند ئێتیمامیان بە کتێب باوە و چۆن کتێبەکان نووسراوەتەوە و چەند ماندوو بوون پێوەی و ئەو کتێبانە بەرهەم هێنراوە بۆ کێ بۆ فەقێ و بۆ خوێندەوار جاری وا هەبووە بە 40 فەقێ سەرایان گرتەوە بۆ کتێبێک ئەم کتێبە سوودی لێ بینن و زۆر جار کتێبەکان کراوە بە شعریش بۆی تەلەبە زوو لەبەری کاو لە بیری نەچێتەوە لەبەرەوە ئەم دەستنووسانە ئەهەمیەتێکی زەمانی و ئەهەمیەتێکی مەکانی و ئەهەمیەتێکی بابەتی خۆی هەیە یەکەم خۆشەویستی مەلا و فەقێ و خوێندکارانی ڕابردووە بۆ کتێب دوام زۆربەی خانەدانەکان بابانیەکان بنەماڵەکان بە چی شانازیان کردووە وەکو ئێستا نەبوو شانازی بکا بۆی سە چامانەکەی چیە و ئەوەنەی هەیە توێتی ئەوەنە کتێبی دەستنووسمان هەیە مەسەلا بەڕەحمەت بێ مەولانە خالیدی شارەزووری لە کاتی سەرەمەرگە بۆسێتی بۆ کتێبەکانی کردو فلان کتێب لای فلانە بێنەوە بە فلان ئەو بە ینی ئەوەندە کتێب مهم بووە ئەوەنە سامانێکی گرنگ بووە و ئیتر مێژووی کتێب و دەستنووس لەو کاتەوە دەستی پێکردووە تا ئێستا گەشتۆتە ئەم ئاستە باڵایی کە ئێمە ئەیبینین یعنی ئێمە ئەتوانم بڵێم وەکو بەخۆڕایی هاتوونێتە سەر کتێب
واکەی لە ئەنتەرنێتە هەر کتێبێکە بوێ ئیدۆزیتەوە بەڵام کۆن بەم شێوەیە بۆ جاری وایە 40 تەلەبە 50 تەلەبە دوای کتێبێکەوە بوون دەستیان کەوتووە. ئەمانە یەکێکی تایە دەستنووسی شیعرە، شیعرەکان وەکو کەشکۆڵێک وایە، کەشکۆڵەکە کۆمەڵە شیعری شاعری جیاوازی تایە. ئەمەیان باسی مێژووی ئەمەیان تەفسیری قورئانە کە مامۆستا مەلا مستەفای سەفۆت تەفسیری لیاوە کردوێتی و بە خەتێکی جوان خەتەکەش ماوەتەوە. هەندێکی ترتێ ئەمەیان کۆمەڵێ شیعری کۆنە، شیعرەکان نووسراوەتەوە ئیتر عەرەبی تایە و کوردی تایە و فارسی تایە و هەموو جۆرە شیعرێکی تایە. ئەمە گولستانە. طبعا گولستان کاتی خۆی کە من خوێندکار بووم مناڵ بووم بە ڕەحمەت بێ باوکم دەرسی گولستانی پێوتم بە فارسی. ئەو کاتانە بڵێن شەڕە شیعر و شتیوا هەبوو، ئەیانوت شیعرێک بڵێ کە 12 نونی تیابێ. ئێمە لەبەرمانە کرد شیعرەکە ئەنی من باشم کی ڕووزی جەنگی بینی پشتی من، ئەن منم کەن دەرمیانی خاک و خون بینی سەرێ، کەنکی جەنگ ئارەت بە خونی خوێشبازی میکوونەت، ئان بگرێزت بە خونی لەشکرێ. ئەمە شیعری سعدی شیرازیە کاتی خۆی کە ئێمە مناڵ بووین. ئەم شیعرە لەوانەیە هی تەمەنم 10 ساڵ بۆ لەبەرمە تا ئێستا، چکە ئەو کاتە ینی بەجددی لەبەرمان کردەوە محاسبە کراین لەسەری ئێتیمامان پیاوە. لەبەرەوە کۆن لە هەموو قوتابخانەکانە لە هەموو شوێنەکانە دایما ئەوەجار بە فارسی دەستیان پێکردەوە، خوێندنی کوردی کەم بووە، دوایی وردە وردە ئێتێ تەتەوری کرد. لەم ناوەندەدا دەستنووسی گرنگیش هەن. بۆ نمونە دووسێ نامەی دەستنووسی زانایی گەورەی کورد حاجی کاک ئەحمەدی شێخی تێدایە کە بۆ باپیری دکتۆر عیزەدینی نووسیوە. ئەم نامانەی کە لێرە هەیە هەمووی دەستنووسی ماڵی مامۆستا مەلا مستەفای سەفۆتە، حاجی مەلا ڕەسووڵی دێلێژەیە و ئەوەی کە جێگەی خۆشبەختیە یەک وەرەقەی بچووکی ئەم بنەماڵەیە نەفەوتاوە، چکە ئەهلی عیلم بوون و کاغەزیان بەلاوە مهم بووە، هەر هەمووی ماوەتەوە، هەموو کتێب و دەستنووس و هەمووی. ئەمە دوو نامەیە، نامە یعنی زیکر و ئەولاد و ئەمانەیە هی حاجی کاک ئەحمەدی شێخە کاتی خۆی کە نووسوێتی وەکو پیان و تۆ وەکو گولەبەنێک شتێک وا بووە، ئەمانە قایە کرێ بەم شێوەیە، پیان و تۆ تۆمار، ئەمە تۆمارە. ئەمە خەتی حاجی کاک ئەحمەدی شێخە کە نووسوێتی بۆ حاجی مەلا ڕەسووڵی دێلێژە. ئەم کتێبانە ئەوەی ناوەڕاستی دەقا مەتنی پێڵێن تەکستی پێڵێن زۆرجار تەلەبەکە لی تێنەگەشتووە. مامۆساکە هاتووە حاشیە بۆ کرد بۆ نووسیوەتەوە، حاشیەکە یعنی شەرحە. ئینجا زۆرجار بابەتەکە قورس بووە، 2 حاشیە 3 حاشیە لەسەر یەک نووسراوەتەوە شەرحەکان بۆی تەلەبەکە باشتر تێبگا. ئەوانەی کە لە حاشیە نووسا مەشهور بوون ئیبن القەرەداغی بە ڕەحمەت بێ کێوە لە حاشیە نووسە جوانەکان. بە ڕەحمەت بێ دکتۆر عیزەدین هەموو جارێ بە منێوە دەیوت تۆ ئەبێ دکتۆرایەکی تر بۆ پیاکەین لەسەر حاشیەی مەلای کورد شت بنووسی. هەموو جارێ هەموو دکتۆر ئەخرەمە پیا تەواو پیرەکە و لێبیتەوە. ئەیونا شتێکی زۆر باشە، چکە تعبیرە لە عەقلیەتی ئەو مەلا کوردانەی کە تەدریسیان کردووە کە چۆن شەرحیان کردووە و ئەم شەرحە بابەتێکی گرنگە، چکە دەق بەتەنیا کافی نییە بۆ خوێندکار. اینجا سەیری ئەم فەنەکە هەمووی بە زەخرەفەیە بۆی خوێندکارەکە زەوقی لە کتێبەکە هەڵسێ بە جوان زیاتر ئیتیمامی پێبا. جاری وایە 40 تەلەبە 50 تەلەبە بە کتێبێکی وای دەستکەوتووە لەسەری شەرحیان کردووە و دەرسیان خوێندوتەوە کە ئیتر ئەمەیە مێژووی دەستنووس لە لای میلەتی کورد. ئەمانە زیاتر دەستنووسی دینی، ئەمە دەستنووسی دینی و ئەوان پیان و تۆ علمی یعنی نەحو و سەرف و بەلاغە لە چوارچێوەی زانستی قورئانایە، پێڵێن زانستەکانی قورئان، فلان ئەڵێ فلان ئەڵێ فلان ئەڵێ، یعنی
یەکێکە لەو کتێبانەی کە توانوێتی 4 کتێب لە خۆیان کۆکاتەوە. ئەم کتێبە تەمەنی زۆرە. اینجا حەزەکەم ئەوە بڵێم وەختی خۆی 3 چاپخانە هاتووە بۆ عێراق. یەکێکی بۆ سلێمانی بووە، یەکێکی بۆ مووسڵ بووە کە مەتبعی حەجەری پێڵێن کتێبەکانیان پێچاپ کردووە، یەکێکی لە بەغا بووە ئەوجا لە بەسرە بۆ دوای هاتۆتە بەغا. ئەوەی کوردستان بەڕاستی ڕۆڵێکی زۆر گرنگی بینیوە، جەریدەی ژیان، جەریدەی ژین، جەریدەی پێشکەوتن، ئەمانە هەموو بەو چاپەمەنی کە میجرسۆنێ ناوێتی بۆ ئێرە سوودی لێبێنراوە. ئەم کتێبانە زۆربەی کتێبی مەتبعی حەجەرین، مەتبعی حەجەرین لە مووسڵ بووە یا لە شوێنی لە قاهرە ئەوانە بووە، بەڵام ئیتر مەکتەبەیەکی ئەتوانی بڵێ عامرە، یعنی زۆر دەوڵەمەنە. هەموو جۆرە کتێبێ کە مەلایەکی ئەو سەردەما زائیدەن ڕووناکبیرێکی ئەو سەردەماش. ئەمە هەمووی سەیریکە. مەسا بۆ نمونە ئەمە تەفسیری قورئانە، هی الإمام الجليل الحافظ عماد الدين أبي الفداء دمشقية. أما دوية تفسيري تريه تفسيري كشافي زمخشرية، تفسيري تريه تفسيري ذهبية. يعني ما مسمى مصطفى شو خوي مفسر بوا لبروا اهتمامي شي زور يا وبا تفسير قرآن وبكتب شرعي كان. طبعا أو دو مهمة يهبوا مهمة تدريسي كردوه كتو تدريسي كر أبي لو كتبانه وزور بيه، ومهمة شي تريش خوي روناق بير بو، يعني حزي كردوه بو كتبانه بو تسقيف ذاتي خوي. يعني كتابي هي لمصر وهاتو لو كانت زور تازه بو بالنسبة لإيرو أفكاري إسلامي. ناوەندەکە لە باڵەخانەیەکی ڕێک و پێک و گونجاو و پێک هاتووە و لە دیوی دەرەوە دیزاینێکی جوانی بۆ کراوە. دیوی دەرەوە کە دیوێکی زۆر جوانە، ئەتوانی بڵێ لە نەمەتی باڵەخانەی ڕۆمانیەکانە زیاتر. ئێواران بووکوزاوە ڕسمێکی زۆرەگرن و شوێنەکان پێ جوانە، یا خوێندکارەکان کە تەخەڕوجەکەن لە زانکۆ یەن لێرە ڕسمەگرن. دیوی ناوەوەی باڵەخانەکەش هۆڵێکی گەورەی پڕ لە کتێب و دەستنووس و کەلوپەلی دانسقەی تێدایە. نمونە گۆچانەکەی مام جەلال تاڵەبانی کە هاوڕێیەکی نزیکی دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوول بووە لەوێ پارێزراوە. ماڵەوەی بەڕەحمەت بێ دکتۆر عیزەدینە کە هێناومانە بۆ ئێرە، ئەوە کەلوپەلەکانێتی، ئەوە تەزبیحی، ئەوە عینەکەکانێتی بە قەڵەمی ڕەساس لەم دواییە مەقالاتیان نووسی لە کوردستانی نوێ لە کونجێکە هەموو جارێ بە قەڵەمی ڕەساس ئەینووسی. ئەمەم پێ خۆشترە. ئەو گۆچانانە گۆچانی ئەخیری هی خوالی خۆش بوو مام جەلالە، جەلال تاڵەبانیە کە بە دیاری نردوێتی بۆ دکتۆر عیزەدین و بەڵێ و هاوڕێشی نزیکی یەکمون دایمە زۆر پەیوەندیەکی زۆر بەتینیان هەبووە، خۆشەویستی مام جەلال بووە. ئەوەش ئەو کاتە بەو تەریقەیە شتی چاپ کردووە. طبعا شتێکی پێڵێن دکتۆرا علوم، دکتۆرای ناوک دوای دکتۆرایە، خۆی بەکەلۆریۆز ماستەر دکتۆرا، دوای دکتۆراش دکتۆرا علوم هەیە، ناوکی پێڵێن. دکتۆر عیزەدین ئەو وەریگرتووە لەسەر ئەحمەدی خانی، لەسەر ئەحمەدی خانی وەریگرتووە، یەکێکە لە بابەتە گرنگەکانی کە شەرح و تەحلیلی وە کردووە. ئەمانەش هەمووی دەستنووسە، بەڵێ هەمووی دەستنووسە، سێکە چەند جوان نووسراوەتەوە. ئەمانە شێعرە، هی مختلف خەڵقە، نەساخە پێڵێن نەساخ، یانێوانی کە نووسیویانەتەوە. ئیتر نەساخی وەکو پیشەیەک وا بووە لە سەردەمی عەباسیەکانەوە هەبووە، بازارێکە بووە لە بەسرە و لە بەغاش پێیانەتەوە سووق الوەڕاقین. جاحز یەکێک بۆ لەوانەی کە ئەخیرەن کە مردووشە مەکتەبەکەی ڕووخاوە بەسەریە. یانێوانە بەست ئیسینساخیان کردووە، شتیان نووسی وەکو کوێسەر نەبووە، هەر بەدەست و هەر پیشەیە بووە، پیشە بووە. بەڵێ ئیتر ئەمانە هەموو ئەوانن خۆشتانەزان دەستنووسی خەتی کوردی لە دوای 1900 یا 1920 ئەوانە وردەوردە دەستی کردەوە بە نووسینی کوردی و لە ژێر کاریگەری بەڕەحمەت بێشە مەحموو کە توانی وتیان ئیدارەیەکی کوردی دامەزێنێ بۆ شیمالی عێراق بۆ کوردستانی باکووری کوردستان. ئیتر ئەوە بوو شێ مەحموو لە سەردەمی ئەوە بە کوردی ئەوترا. ئەمە
تفسيري قرآن بفارسي نوسركي واتي اقم كشافي زمخشري بيت ملا محمودي زمخشري هەروەها هۆڵی چالاکی و سیمینار و خوێندنەوە و چەند بەشێکی دیکەی تێدایە. ژمارەیەک کارمەند ڕۆژانە بە 2 تاق دەوام دەکەن و لە خزمەتی سەردانیکارانی ناوەندەکەدان. طبعا ئێمە بەس 2 ستاف کار دەکەین لێرانە، ستافێکمان پێش نیوەڕۆی ستافێکمان دوای نیوەڕۆیە. لێرانە ئەم 2 ستافەدا بەشبوون بە سەرکارەکان هەرکەس بە کاری خۆی و خەریکەکە لە خۆی لە کۆمەڵە کاردا دەبینێتەوە. بۆ نمونە ئەم کتێبخانە گەورەی کە لێرانە دەیبینن نزیک بە 12,000 کتێبی تایە. خودی کتێبخانەکەی دکتۆر عەزەدین مستەفا ڕەسوڵە کە لە ماڵی خۆیان بۆ لێوەی هێناومانە. ئەم تیمەی کە لێرانە ڕۆژانە کار دەکەن ئەم ستافانە ماوەی 2 ساڵێک دەبێ خەریکی ئەم 12,000 کتێبین. هەمومان خچۆتە سەر کۆمپیوتەر و لە ڕێی داتاوە تۆ لە هەر شوێنێک لە هەر وڵاتێکی ئەگەر کتێبێکت بوێ بزانی لە لای ئێمە هەیە یان نیە دەچتە ناو سایتەکەمانەوە بە سایتێکی دەوڵەمەند و قەدر ئەوشمان هەیە ئەچیتە ناو سایتەکەەوە ناوی کتێبەکان وزی کتێبەکان دەست دەکەوێت لەبەرەوە بەشێک لە کارەکانمان لەم ستافە لێرانە بریتە لە پۆلێنکردنی و کتێبانە لە ناو سایتەکەماندا کە لە ئێستادا لە تاوا بوونین هەمووی تاوا بووە. ئەوە بەشێک لە بەشەکانمانە. کۆمەڵێک چالاکیمانە ئەگەر پێشی ژاگەداربی مانگ و نیوە 2 مانگ پێش ئێستا کۆنگرەی نێودەوڵەتی مەولانە خالیدی نەخشبەندیمان بەز لە شاری سلێمانی کە 14 کتێبمان چاپ کردیدا و کە پەیوەست بوون بە فکر و ئایدیایی مەولانە خالیدی نەخشبەندیەوە ئەو 14 کتێبە ئێستا بەردەستدا. زائیدەن لە دەڵغەمان هەیە بۆ چالاکی کە ئەگەر پێشتر بچینەوە پێش کۆنگری مەولانە خالید ئێمە چالاکیکەمان هەبوو. بۆ نمونە دۆخی وەرگێڕان لە کوردستاندا کە کۆڕ و سیمینارێکی زۆر بوو لێرە بەسمان دەنگدانەوەیکی باشیە بوو. دواتر بارودۆخی پەروەردە و زانستمان مەبەسم زانست مەبەسم زانکۆ و خوێندنی باڵایە پەروەردە و زانست و ئاستەنگەکانی بەردەمی کۆمەڵک سیمینار و کۆڕ بوو بەسمان کە کاریگەری خۆیە بوو ئەوانە پێشتر. ئێسش بەرنامەمانەیە بۆ کۆمەڵە کاریکە کە ئیشەڵا لەمە دووە بە ئەنجامیان نەگەینێن. جگە لەوانە ئێمە هەرجار بۆ ئەوانە یا فیلممان ساز کردووە کە لە مستەوای بەرزدا کە ئەدرێ بە کەناڵەکانی ڕاگەیاندن یاوەخ و کتێبمان چاپ کردووە جگە لە کۆڕ و سیمینارەکە. پاشان لە سایتەکەی خۆمانە لەو ماڵپەڕە جوانێک کە هەمانە تەواوی ئەم چالاکیانی کە هەمانە داگیراوە لەبەرەوە تەلەبێکی خوێندنی باڵایە دکتۆرە ئاماستە دەتوانێت لێوە ئەم ئیسفادی لێ بکە. هەرچەند وەکو پێشش ئاماژەمان پێدا ئێمە قاعەکەمان کە لەو بەرە بەشێکی زۆری لەو تەلەبەی ماستەر و دکتۆرانە کە لە کوردستانە دەخوێن زۆر سوودمەندن لە ئێمە ڕۆژانە دێن لای ئێمە ئەگەر کتێبی ئێمە ژۆر نەگەن لە قاعەکە لەو بەر لای ئێمە دانیشن بۆ خوێندنیان. حتا مامۆسای سەرپەرشارەکەشی زۆر جار دێ لێرە مناقەشی لەگەڵاکە و کاروبارەکانی بەڕێوە بخات. ڕۆژانە خەڵکانی خوێندەوار و نووسەر و توێژەران بۆ خوێندنەوە و بەدەستخستنی سەرچاوی دەگمەن و گرنگ سەردانی ئەم ناوەندە دەکەن. لێرانە هەموو کەس دەتوانێت سوودمەند بێ هەر لە منداڵێکی ئیبتیدائیەوە تاوەکو تەلەبەیەکی دکتۆرا تا خەڵکێکی ئاسایی کە حەزی لە خوێندن و خوێنەوە بچکە ئێمە بەتەنها ئێرەمان نییە لە 3 نۆهۆم پێگاتوە. نۆهۆمی ژێرەوەمان ئەرشیفخانەیە ئەم نۆهۆممان کتێبخانە و قاعەیەکی گەورەی خوێندنەوەی کە بەرامبەر بە ئێرانەیە هەموو شتێکی بۆ دابین کراوە لە فێنکەرەوە و لە گەرمکەرەوە و ئەنتەرنێت و شوێنێکی بێدەنگە تۆ با بڵێن مەنیازی خوێندنەوە بیتە ئێرانە کتێبێک وەرگچکە کتێبەکانی ئێمە بۆ چوونە دەرەوە نییە تەنها لێرانە ئیستیعاری دەکەیت دەچی لەو بەر لە قاعەکە لە سەعات 9 بانەوە تا 4 ئێوارە تا 5 ئێوارە دەتوانی لە قاعەکە هەر کتێبێکت بێ لێرانە بیبێ لەوێ دیراسی بکەیتێ دەیخوێنیتەوە یاوەکو دیراسی علمیە لە ئەو لەو شوێنی کە پێویست بێتی بەکارهێنێ. ئێرە
شوێنێکی زۆر بە بایەخە و بایەخەکەی لەوایە کە ئەم ئەرکە ئەبواە ئەرکی حکومەت بواە بەڵام کاک فاروق خۆی ئەم ئیشەی کردووە و ئیشێکی گرنگ و پیرۆزە و ئەمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوش و کتێب سەرچاوەی زانستە سەرچاوی وشیاریە سەرچاوی عەقڵە و ئەم شوێنە شوێنی کتێبە واتە ئەوانەی کێن بۆ ئێرە بێگومان سوودی خوانی لێبینن بێگومان زۆر کتێب و وتار و شتەیە کە لە شوێنی تر دەستیان ناکەوێ یەن بۆ ئێرە ئێمە بە سنگێکی فراوانەوە خزمەتیانەکەین ئەیان نەینێ جگەلەوە ئێمە وێنە و ژیاننامەی کۆمەڵێ نووسەری گەورەمان لە هۆڵەکە هەیە ئەگەر دوایی خۆتان بتوان ڕسمی بگرن هی دکتۆر عیزەدینە هی کاک حەمەی مەلاکەریمە هی گۆرانە هی شێرکۆ بێکەسە هی باوکی شێرکۆ بێکەسە هی مەولەویە هی هێمنە هی شێخ ڕەزایە هی مەحویە و هی مەلا عەبدولکەریمی مودەڕیسە و هی بێخودە بۆ زۆری تر دامان ناوە کە ژیان نامە و وێنەکانیان وەک ڕێزگرتن وەک لە بین نەچوونەوە وەک ئیحتیمام پێیان ئەوانش دروستکەین.